سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا بەردەوامە لە دیاریکردنی ئەندامانی کابینە نوێیەکەی. ڕێککەوتنی ناوچی ئێران لە ڕوانگەی بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا. بەرەو پێشچوونەکانی هێزەکانی سووریای دیموکرات لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی ڕەقەدا. خۆشهاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کوردە کۆنەکشن هەر ڕۆژێن سێشەم و ئینیان لە دەنگی ئەمریکا تێ ئامادەکردن و کەناڵا NRT بزندی تێ بەڵاوکردن. ساڵح موسلم هاوسەرۆکی هەدەپە بەپێی بڕیارێکی حکوومەتی تورکیا بڕیاری دەستگیرکردنی دراوە و لە لێدوانێکی تایبەتدا بۆ کورد کۆنێکشن بەڕێز موسلم باس لەو بڕیارەی حکوومەتی تورکیا دەکات. كوري ما بيضا تماما وحركة سكزونة يعني لتركيا نا قانون هي يعني تشتكي سلطانة كي فرمانا داردخ ومحكمة وارناجي بيش بن أمري جدانا قرارك فرمانك أخوة درخستي استخمينها كن كسب الجديات وبيش كي جيزانا ما تكوري مالا داربا سوريا تماما ما رجال خاط باريزم ملاتي خاط باريزم أو ما يعني فعاليات ما رينال داربا سوريا تماما. سەرۆکێ هەڵبژارتیە ئەمریکا دۆنالد ترامپ دەست بێ پژراندن و بنافکردنا کامپێنا تیما خۆ یا سەرۆکاتیە کریە ji بۆ ئالیکارییا وی di rêvebertiya Washingtonê de got ji navana kesên pir nêzîkî wî bûn û ji destpêka helmetên wî alîgirên xurt bûn ji Trump re. Pêtir Zanîn di vê raportê de. ئەو کەسەی دەبتە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ترامپ جەنرالی خاننشین مایکل فلین هەر لە سەرەتای هەڵبژاردنە بەلایەکانی کۆماریەکان پشتیوانی لە ترامپ کرد. فلین کە سەردەمێک شارەزای هەواڵگەری لەشکری بوو بە پشتیوانی سەرەکی ترامپ لەسەر مەسەلەکانی ئاسایشی نێنوتەوەی زۆر جاران لە پرۆسەکەدا سەرسوورمان بەرپا دەکات کە لە نامە ئەلکترۆنیەکانیدا دەڵێت مەترسی لە ئیسلام شتێکی واقعیە. ئیسلام ئایدۆلۆژیەتێکی سیاسیە. بێگومان خۆی لە پشتیان بیرۆکە دەشارێتەوە بیرۆکەی ئەوەی کە ئیسلام ئاینە. ترامپ بە پەسەندی باسی لاشکەنجدان کردووە بۆ کۆکردنەوەی زانیاری هەواڵگەری و بژارەکەی بۆ بەڕێوەبەری CIA ئەندامی کۆنگرس مایکل پۆمپیۆ ڕەخنەی لە ڕەتکردنەوەکەی بەڕێوەبەراتی ئۆبامە گرتبوو لەمەڕ ئەوەی ناوی دەبەن بە تەکتیکی لێکۆڵنەوەیەکی تۆکمە لەسەر گومان لێکراوانی تیرۆر. لە هەمان کادا یەک لەو سیناتۆرانەی کە لە سەرەتادا پشتیوانی لە ترامپ کرد وادانراوە ببتە داواکاری گشتی داهاتووی ئەمریکا. جێف سەشنس وەک ترامپ لە هاتنی پەنابەرانی موسڵمان نیگەرانە. ئەگەر نەتوانیت لێکۆڵینەوەیەکی تۆکمەی ڕابردووی کەسێک بکەیت و لە داواکەی بکۆڵیتەوە ئەگەر تۆ نەتوانیت ئەو کارە بکەیت ئەوە ژمارەیەک لەو کەسانی وەردەگریت کەوا مەیلی تیرۆرکاریان هەیە. ئەو لێمێژە کەسێکی توند بوو لەسەر کۆچبەری ناقانونی. کێ زیاتر مافی هەیە بۆ دەستکەوتنی کار لە وڵاتە؟ کۆچبەرێکی قانونی، هەڵگری کارتی سەوز یان هاوڵاتی یان خود کەسێکی کەوا بە ناقانونی هاتوتە ناو وڵاتە؟ وەک هەموو سەرۆکێکی هەڵبژێردرا و ترامپ کەسانێک لە دەوری خۆی کۆ دەکاتەوە کە هاوڕوانگەی بن. ئەو کۆمەڵانی کەوادژی ترامپن ڕەخنە لە بژارەکانی دەگرن. ناوەندی قانونی هەژارانی باشوور سەشن تومەتبار دەکەن بە هاوپەیمانەتیکردن لەگەڵ کۆمەڵەکانی دژ بە بیانیان ڕەگەزپەرستان و دێموکراتەکان لە هەمان کادا ڕەخنە لە ڕەفتاری فلن دەگرن. ئەمە کەسێک نییە بە جوانی مەسەلەکان وە بەرچاو بگرێت. ئەمە کەسێکە زۆر جاران بە خێرایی بڕیار لەسەر شتەکان دەدات کە ڕەنگە بە تەواوەتی لیان تێنەگەشت بێت. ئەوەی بڕیارە ببێتە سەرۆکی کارمەندانی کۆشی سپی ترامپ بەرگری دەکات لە هەموو بژارەکانی کە تا ئێستا کراون. ئەوان هەموو شتێک کە بتوانن هەموو ڕۆژێ دەیکەن بۆ پاراستن و سەلامەتی وڵاتەکەمان. سەشن و فلن بەرەو ڕووی لێکۆڵنەوەکانی پەسەندکردنی سەنەت دەبنەوە. تاگەشتی ڕەوا لە لێکۆڵینەوە بیکەیت پرسیارێکی زۆر و پرسیاری بەرفراوانە ئەوسا ڕای خۆتی لەسەر بدە. بەڵام کەمینەی دیموکراتەکان ناتوانن بەخۆیان ڕێگە لە بژارەکانی ترامپ بگرن بۆ پۆستەکانی بەڕێوەبراتی بۆ بەرچاوگرتنی کەمکردنەوەی پرۆسەی هاوسەنجی کەوا کۆماریەکان سەردەمانێک بەکاریان هێنا بەرامبەر بە بژارەکانی کە لەلایەن سەرۆک ئۆباماوە کرابوون. ئەلبەتە پێکەنانی ئەم بەڕێوەبەرایەتیە نوێ لە ئەمریکادا بە بێگرفت نییە. خالد فتاح ڕاستەوخۆ زانیاری زیاترمان دەداتێ. خالد ماندوو نەبیت. ئاستەنگە گەورەکانی بەردەم داناڵد ترامپ چین لە پێکەنانی ئەم بەڕێوەبەرایەتیە؟ بەڵێن ڕەنگە هەڤریکیا هەرە مەزن لە بەردەم دۆنالد ترامپ دەوێ قۆناغێدا
پێکینانە کابینا حکوومەتانی یان ڕێڤەبەریانیە ئەمریکایە هەلبەت لە هەر پشتی سەرکەفتنا هەلبژارتنên هەشتی vê me heye bi dest xistî Donald Trump lêgel çendîn kesayetiyên komarî kom dibitin ji wan kesa ewin ewêt ku hevran e li gel bîrobûçûnên wî herçend Donald Trump bîrobûçûnên cida ji her serokekê dî beyan berbijarekê bû serokatiye dê li wextê helbijartina de hebû lê niha ew kesa wan kesan destî şan diketin ew kesên zêdetir li gel wan bîrobûçûna digunjin. Donald Trump li vê dawiye digel berbijarê berê serokatiya Amerîka li sala 2012 Mitt Romney kombî her wesa li gel Rudy Giuliani, Chris Christie û çendîn kesên dî ev kesayetiye tenê hatîne destnîşankirin wekû Mitt Romney û Giuliani wa heye bo posta wizareta derve her wesa bi tinê du post yê hatîne destnîşankirin bi fermî ew jî şîretvanê parastina niştimanî belê Xalid wekû tê zanîn got Donald Trump ned nav siyasetê de bû yanî tu karê siyasî nekiriye ew her karê biznes û kardar bû. Gelo çawa nerîna ev rewşa kesên siyasetê dikin di hundirê Washingtonê di çawa nerin gelo wê karibe rêvebertiya Washington û siyaseta Amerîka bike di demên tê de? Belê Luqman helbet Donald Trump piştevaniya mezin ji partiyeka mezin Amerîkaya partiya komarî niha desaladar e li di nav Kongresê Amerîka da li her duka li civata Senata û civata nûnera da her wesa niha bû dadgeha balaya Amerîka komarî wê wan destnîşan bikin helbet Donald Trump li rewşeka qayîm da ye herçend de diwarê siyasetê da ew şarezeya mezin nebiye lê diwarê siyasetê da wê çendîn şarezaya û rewişkaran di dewrûberê xwe kom bikit bo perêvebirna siyaseta navxwî û ya dervê Amerîka. Xalid ya siyaseta navxwî yani ana bal tê kişandin gelekî ser siyaseta derve ya Amerîka lê di nav xwe de siyaseta hundir ya Amerîka gelo wê çav be. Helbet ew pirsên navxwiyên Amerîka pirsên parastinê pirsên aborîne li dawîtirîn daxuyaniya Donald Trumpê dibêjitin ew wê rêkeftina bazirganî di navbera her du aliyên kişwerê Pasifîk wê helweşînitin ji ber ku not sedê ji baca bête dan wê kêm biketin ku ev ew piştevaniya hindiya siyaseteka aborî ya duqolî li gel çendîn welatan her wisa pirsa penaberan pirsa koçbera pirsa terorê di nav Amerîkayê. Xalid Terebî karvedana helbijartina Donald Trump ji bo serokatiya Amerîka li seranserî cîhanê kir û Herêma Kurdistanê jî yek ji wan cîhaye got bala civata rewşenbîr û rojnamavanan kişand. Zaneyariyên zêdetir di vê raportê de ye. دوای سەرکەوتنی دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ئەو پۆستە بەشێک لە نووسەران و ڕۆژنامەنووسانی کوردستان ئاماژە بە کاریگەری سەرکەوتنی ترامپ بۆ ئەو پۆستە لەسەر کورد دەکەن. لەو ئاماژانەی کە ترامیاوێتی بەشێکی ئاکرێ بڵێن لە بەرژەوەندی کوردە و بەشی شانە بەرژەوەندی کورد نییە بە تایبەتی لەوەیە کە پەیوەندیەکی ئابووری بەهێزی ئەمریکا و خودی ترامپیش هەیە لەگەڵ تورکیا ئەو لێدوانانەی کە بەرامبەر بە سووریا ڕایگەیاندووە کە مانەوەی ئەسەد و تەعاملکردن لەگەڵ ڕووسەکانە بەڵام ئەگەر سەیریکەی لە هەڵمەتی هەڵبژاردنەکەیە زۆر تونگ بووە بەرامبەر بە ئێران هەموو ئەمانە ئەکرێ کاریگەریان لەسەر کورد دەبێت چونکە ئێمە ئەوەشمان لەبیر دەچێت کورد بەشێکی بچووکە لە گەمەیەکی گەورەکە لە ئاستی ئەم ناوچەیە ڕۆیە. هەندێک پێیان وایە کە کورد لە هەڵبژاردننی دۆناڵد ترامپدا سوودی زیاتر دەبینێت وەک لە هەڵبژاردننی هیلاری کلینتۆن کاندیدی دیموکراتەکان. بەرنامەی ترامپم پێ باشتر بوو بۆی بە سیاسەتی خۆی بەرامبەر ئێران و هەم بەرامبەر کورد و بە تایبەتی بەرامبەر پێشمەرگە ترامپم بەلاو باشتر بوو بەڵام ئەوشمان بیر نەچێت کە بانگەشەی هەڵبژاردن جیاوازە لەگەڵ واقعی سیاسی کە ئەو پۆستە وەرەگرێ. بەڵام ڕای پێچەوانش لەو بارەیەوە هەیە و پاساوی خۆشیان هەیە. هیلاری وایە هیلاری دۆستی کووردە و باشتر با بڵێن کێشەی کورد هەنگایەکی تر ئەچۆ پێشتر نەک بەوەی کە بگاتە بەنبەست بەس پێم وانە بۆ ترامپ بە چەند هەنگاوێکی تر هەر پێی بگات و لێی تێ بگات نەکبی باتە پێشەوە. لەناو ڕۆژنامەنووساندا ڕای دیکە هەیە کە پێیان وایە تۆپەکە لە گۆڕەپانی کورد خۆیدایە تا بتوانێت سوود لە سیاسەتی سەرۆکی نوێی ئەمریکا وەربگرێت. هەڵوێستی دۆناڵد ترامپی هەڵبژێرا بۆ سەرۆکی ئەمریکا بەرامبەر کورد دیارە بۆ پێی لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە ڕای خۆی لەبارەی کورد و هێزی پێشمەرگەوە وت. ئەوەی ئەمێنێتەوە لایەنی کوردیە تا چەندێک ئەتوانن سوود لەو هەڵوێستەی دۆناڵد ترامپ
سەرۆکی داهاتووی ئەمریکا وەرگرن. بەڵام هەندێکی تریش هەن کە پێیان وایە ناکرێت خوێندنەوە بۆ داهاتووی سیاسەتەکانی ترامپ بکرێت. لەبەرەوەی ترامپ پێشتر ئێمە هیچ باگراوندێکیمان نییە لەگەڵ خطابە سیاسیەکانە، پێم وابێ هەموو پێشبینیکردنێک بۆ سیاسەتی ئایندەی ئەو کابرایە ڕەنگەوەکو هەڵبژاردنەکەی لێبێ کە پێشبینیەکان هیچی وا دەرنەچوون، چونکە کابراایەکی سیاسی نەبووە، پێشتر بازرگان بووە. لە کاتێکدا پێشبینیەکان زۆرن لەسەر سیاسەتی دەرەوەی دۆناڵد ترامپ، بەڵام بەشێک لە چاودێرانی ئەمریکایی لەو بڕوایەدان سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا هێشتا هێڵە گشتیەکانی سیاسەتە دەرەوەیەکانی بەڕێوەبەرایەتیەکەی دیاری نەکردووە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەبێت دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی هەڵبژێراوی ئەمریکا نزیکەی 4,000 پۆست لە واشنتن دیسی پایتەخت پڕ بکاتەوە کە هەندێکیان لە پۆستە هەرە گرنگەکانی حکوومەتی ئەمریکان. هاوکات ژمارەیە لە کۆماریەکانیش ڕەتیان کردوێتەوە کار لەگەڵ بەڕێوەبەرایەتی نوێدا بکەن. شۆڕش سورمێ ڕۆژنامەوان و چاودێری سیاسی ڕاستە و خۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک شۆڕش سپاس بۆ ئامادەبوون و با سەرەتاژە بچمە پرسیارەکەم. هێندەی ئەوەی خودی دۆناڵد ترامپ کەسێکی مشتومڕ لەسەر بوو، پێت وایە بەڕێوەبەرایەتیەکەشی بە هەمان ئەندازە مشتومڕ بێنێتە ئاراوە لەسەر ئاستی سیاسی؟ بێگومانەوە بڵێنانەی کە لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردن دەدرێن و لە دوای سەرکەوتن و گرتنە دەستی دەستەڵات دەگۆڕێن. بەڵێنەکانی دۆناڵد ترامپیش بە هەمان شێوە دەبێت. بۆ نمونە پارتی کۆماری کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن هەموو هەوڵێکیدا بۆ دوورخستنەوەی کاندیدکردنی ترامپ، بەڵام بۆی نەچوە سەر. ئێستا لە نزیکەوە کۆنتترۆلی ترامپەکە هەر بۆ مەبەستەش بینیمان کە سکرتێری گشتی پارتی کۆماری پرینس پرایباس بوو بە سەرۆکی دیوانی سەرۆکایەتی ترامپ لە کۆشتی سپی. ئەمەش ڕێخستنەوە و دروستکردنی هاوسەنجیە. بەڵێ لەگەڵ ڕاگەیانی ئەنجامەکانی هەڵبژاردندا ناڕزاییەکی زۆر بەرامبەر بە ترامپ هاتنەوە. لە پێکهێنانی ئەم بەڕێوەبەرایەتیە نوێیەدا پێت وایە ترامپ بتوانێت متمانەی تەواوی گەلی ئەمریکا بۆ خۆی بەرێ؟ بێگومان دروستکردنی متمانە لای ئەو هەوڵاتیانەی بەتایبەتی کە دەنجیان نەدا بە ترامپ، ئەبێ ترامپ بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکە، بەتایبەتی سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی ئابووری لە ئەمریکا، چونکە ئەو چینەی کە دەنجی نەدا بە دەنجیدا بە ترامپ وەکو پرۆتێستێک چینی کرێکار بوو، وەکو ناڕازاییەک بەرامبەر بەو 8 ساڵەی ئۆباما کە چارەسەری کێشەکانی نەکردبوو، ئەبێ هەوڵ بدا چارەسەریان بکە. زۆرێک هەر لە ئێستا و پێشبینی بۆ سیاسەتە دەرەوەیەکانی دۆناڵد ترامپ یا بەڕێوەبەرایەتی نوێ دەکەن، بەڵام پرسیارەکە لەوەدا ترامپ دەتوانێت ئاڵوگۆڕێکی بنچینەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بێنێتە ئارا؟ کاگۆڵێن بە بۆچوونی من نەخێر ئەو گۆڕانکاریە گەورە ڕوونادات، چونکە ترامپیش وەکو ئەو سەرۆکانەی پێش خۆی پابند دەبێ بە پاراستنی بەرژەوەندی نیشتیمانی ئەمریکا. هەرچەندە ترامپ باسی چەند شتێکی کردووە لەوانە ئەو چەترە پاراستنەی کە لەسەر ئەیکەن بۆ عەربی بۆ سعودیە و بۆ قەتەر و کوێت و ئیماراتەکان لەوە باسیەوەی کردووە کە ئەبێ پارەیەک بدەن بەرامبەر بەو چەتری پاراستن. وابزانم ئەوە خۆی لە خۆیدا وەکو گۆڕانکاریەکی بچووک لە قەڵەمەدرێ، چونکە سەرۆکانی باسی ئەوەیان نەکردووە. بەڵام ئەوەشمان لەبیر نەچێکە لە ئابی ڕابردوو ئەمریکا گرێبەسێکی لەگەڵ سعودیا واژۆ کرد بۆ کڕینی چەک و تانک بە بەهای 1.5 میلیارد دۆلار. ئەمەش لە قازانجی ئەمریکادایە. باشە کاک شۆڕش بۆ کورد چۆن دەبێ؟ ینی هەندێک پێیان وایە بەهۆی ئەوەی کە ژمارەیە لە ئەندامانی ئەم کابینە نوێ یان بەڕێوەبەرایەتیە نوێ دۆستی نزیکی کوردن لەوانەیە بۆ کورد زۆر باش بێ. ڕای جەنابەت چییە؟ کاکە بڵێن لە ڕاستیدا من گەشتبین نیم لەسەر ئەو گفتە، چونکە ترامپیش وەکو
ترامپ و بەڕێوەبەرایەتیەکەشی ئەوە نییە کە پاڵپشتی کورد بن ڕاستە لە زۆر وتەدا باسی وەکراوە کە کورد وەکو میلەتێکی ئازا و شەڕکەر لە قەڵم دراوە بەڵام من وەکو کوردێک حەزمە کرد من ئازاد و سربەخۆ بام لەوەی کە بە مرۆڤێکی شەڕکەر و ئازا ناو ببردرێم لە هەمان کاتە ترامپ ئێستا ڕاوێژکاری یەکەمی هێنری کیسینجەری 92 ساڵە کە لەوەمان لەبیر نەچێ هێنری کیسینجەر یەکێک بوو لەو هۆیانەی کە کەوتنی شۆڕشی ئایلول و شکستێنانی شۆڕشی ئایلول. کاک شۆڕژ زۆر سپاسە دەکەم. شاهین سپاسیەوە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا ئاگاهی داوە کە دەشێ وڵاتەکەی ڕێوشوێنی بەرپەرچدەرەوە بگرێتە بەر ئەگەر هاتوو هەستی بە مەترسی کرد لەلایەن ناتۆوە. لە میانەی ئەو دیمانەیەیدا پوتین باسی لەوە کردووە کە مۆسکۆ نیگەرانیەکی زۆری هەبووە لە جموجۆڵەکانی ناتۆ بە ئاراستەی ڕۆژهەڵاتدا. هەر بەهۆی ئەم نیگەرانیانەشەوە رووسیا بنکە موشەکیەکانی لە کاڵینینگراد خستوۆتە باری ئامادەباشیەوە کە هاوسنوورە لەگەڵ پۆڵەندا و لیتوانیای ئەندامانی ناتۆ. سەرۆکێ هەلبژارتیە ئەمریکا دۆنالد ترامپ باڵکشاندیە لەسەر هەن مژارên گرینگê ji ئەمریکا re bi taybetî li Rojhilata Navîn şerê Daişê qîrana Sûriye û pêwendiyên bi Tirkiye re wekû hevalbendekî di NATO de ev mijar li Washington hatin giftigokirin û dengê Amerîka ev raport di derbarî wê de amade kiriye. Lê Tirkiya pêşhat gelek bileztirin ji proseyê veguhastina desalata Koşka Spî ji bo serokê nû helbijartî Donald Trump. Enkerê fermana girtina tevaya rêberîn PKK daye. Digel wana jî Salih Muslim hevserokê Partiya Êketiya Demokrat PYD ya Kurdên Sûriya bi tawana teqînên mehadû li Enkerê. Ev pêşhat hevdemê pêşbîniya başkirina têkeliyên Enkerê digel Washington li jêr serokatiya Donald Trump. Sê xalên cudahiyên Washington û Enkerê naverokê panêleka şarezayan bû lê binyadê vekolînên siyasî û aborî li Washington. Şerê Komala Dewleta İslamî Daeş ku bi rêveberiya Obama tim digot hikûmeta AK Partî erkê xwe yê PTV di vî şerî de bi durustî cêbicê nake. Fêna karbidest li Enkerê bihîvî kirbûn. Piştevaniya Amerîka ya çekdarî ji hêzên yekeyên parastina gel YPG ra ya Kurdên Rojava balê leşkeriyê PYD bi hevserokatiya Salih Muslim. Ev gefeke li ser Tirkiye, gefe li ser ewlehiya Rojhilata Navîn û gelek dostên me, Tirkiye, Erebistana Seûdî û İsraîlê. Ez bawanakim heta niha rêveberiya Trump hizra wê gefê kirbît. Gîraniya wê li ser Îranê ye, wê xerab dibîne, lê Daeş xerabtir e. Hevdemê van pêşatan serokê Tirkiye Recep Tayyip Erdogan digel sekreterê giştiyê NATO Jens Stoltenberg kom dibe li demekî Erdogan hizra beşdariyê dike di blokê ewlehiya birêberatiya Rusya û Çînê de ya bi navê rêxistiya hevkariya Şangahayê ya 2001. Ev pêşat karvedana Erdogana ji bo serederiya hikûmeta Obama. Lê gelo bi rêveberiya Trump dê çendê nêzîkî Tirkiye be û gelo ê mayê xwe bike pirsên navxweyên Tirkiye bi taybet pirsa Kurdan, hevdemê ku hikûmetê ji mareka siyasetvanên Kurd girtine endamên Parlemanê Tirkiye di nav wan de ne. Panelistan guman heye. Helbet hewandina rêberê Ruhiyê bi zava Gülen li Amerîka ku Erdogan wê bi pîlana kûdetaya 15 Tirmehê li dijî hikûmeta xwe tawanbar dike, peywendiyên Washington û Enkerê bi êkcarî sar kirine û Erdogan bi hîviya Washington li jêr rêberatiya Donald Trump Fethullah Gülen bide dest lê şereza bawer dikin ew nabe çunku ew pitir pirsek qanûnî ye. Dexîlê Şemo dengê Amerîka. Endamên Kongresa Emerîkî yên komarî gobitundî li dijî peymana navokî bi Îranê rebûn, hêvî dikin got serokê hilbijartî Donald Trumpê karibe bandorê li ser wê peymanê bike û wê pûç bike. Zaniyariyên zêdetir di vê raportê de ye. لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا دۆناڵد ترامپ گومانێکی ئەوتۆی نەهێشتەوە لەسەر بیرکردنەوەی بەرامبەر سیاسەتی دەرەوەی بەڕێوەبەرێتەکەی سەرۆکۆبەما. هەرگیز لە ژیاندا هیچ سەودایەکی نەگونجاو نەبینیوە وەک ڕێکەوتنە و توێژ لەسەر کراوەکەی لەگەڵ ئێراندا هەرگیز.
بەڵام لە ئێستادا ئەوانەی دژی ئەم ڕێکەوتنە ناوکیە بوون نەگەرانە لەوەی دەشێت هەڵۆشانەوەی ئەم ڕێکەوتنە زیانی زیاتر بێت. لە ڕۆی یاساییەوە ئەمریکا دەتوانێت بکشێتەوە وەک شارەزایان دەڵێن ڕێکەوتنێکە مەرجین لەسەر ئاستی نێوەتەوەی پێوەی پابەند بێت. لەسەر ئاستی نێونەتەوەی هیچ بەرەنجامێکی ڕاستەوخۆی یاسایی نابێت. بەڵام بەرەنجامی بەدی ئەگەری ئەم کشانەوەیە بیسنوورە نەکارتەن هاوڵاتەکانی تری بەشدار لەم ڕێکەوتنەدا تووڕە دەکات وەک هاوپەیمانە ئەوروپایەکان کە دەخوازن پەیوەندیەکانیان لەگەڵ ئیراندا فراوان بکەن بەڵام وەهاش دەکات ئیران دەست بکاتەوە بە بەرنامە ناوکیەکەی. خەڵکی خۆیان بە بەرپرس دەزانن لە کۆنگرس لە هەردوو لایەن لە سۆنگەی ئەمریکاوە حالێکی دەدەنەوە دەکرا ڕێکەوتنێکی باشتر مۆرکرابە بەڵام بۆ ئێستا هەڵوەشاندنەوەی بە بیرۆکەیەکی باش نازانن. کۆمارەکانی کەنگرس کە ساڵی پار نەیانتوانی ڕێی لە ڕێکەوتنەکە بگرن ئێستا هەڵدەدەن سزای قۆرستر بسەپێنە سەر ئیران بە مەبەستی توکمەکردنی دەستی بەڕێوەبەرێتەکەی ترامپ ئەگەر هاتوو کەوتنە دانوستاندن لەگەڵ ئیراندا. پێم وایە ئەوەی بەڕێوەبەراتی نوێ دەیکات تونتر ئەم ڕێکەوتنە دەسەپێنێت لە ڕێی وابەستەکردنی تۆکمەی ئێرانەوە بەڵام بەو ئەندازەیە نا ئێران لێی بکشێتەوە. بەڕاستی هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنەکە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەبینم. وێرای ڕەخنەی تون لەم ڕێکەوتنە ناوکیە ترامپ بەڕۆنی نەیوتووە ئەم ڕێکەوتنە هەڵدەوەشێنێتەوە. ئەمەش وەک شارەزا دەڵێن ڕێگەیەکی تری بۆ دەهێلێتەوە لە دەمێکا بە توندی قسە لەسەر ئیران دەکات. سەرۆکێ سووریا بەشار ئەسەد داخوازانە تەوێن یەکبووی ڕەت کرد دەرباری دروستکردنا دەڤەرەکە پاراستی لە حەلەبێ گۆشەڕێکی گران لێ دەبێ دناوێ ڕێجیما سووریا بە پشتەوانیا رووسیا لە دژی چەکداری ڕکبەریە وێ ئەڤ راپۆرت ڕۆنیەتینە سەر ڕەوشە سووریا. گوری چاودرên mafên mirovan divan şeş rojê davîde 150 sivîl ji aliyê hêzên rejima Sûriyê ve hatine kuştin. Netewên yêgirtî texmîn dike ku nêzî 275,000 sivîl li Rojhilatê Helepê dibin gefa şerî de dijîn. Vîdyoyên di înternetê de hatin parvekirin nîşa dike ku zarok dibin enkazên xaniya de ne û nexweşxane tê bombabaran kirin. Rejima Sûriye bombakirina nexweşxaneyê red dike û netewên yêgirtî ji banga lêkolînên taybet li ser vê bûyerê kir. دەبێت و ئەم بکارین تیمێک یا ئەندامên netewên yêgirtî ji bo lêkolînê derbarê bombakirina nexweşxaneyê Sûriye. Hikûmeta Sûriye roja yekşemê pêşniyareka netewên yêgirtî red kir. Li dû rêveberiyekê xwesir li aliyê Rojhilatê Helepê wek hewildanek ji bo kemkirina tundetijiyê. Wezîrê Dervê Sûriye Welîd Mualem ji got divê Amerîka û hevalbendên wan alîkariya didin grûpên çekdar rawestînin. Tiştê sereke ji bo durustkirina şaşiyên Amerîka ew diyaloga di navbera Moskow û Washingtonê da biriya erêkirina li dor rehevrêziyeke ji bo têkbirina terorîstan. Wezîrê Dervê Sûriye di axaftina xwe de bal li ser gotinên Trump keşand. Trump di kampeyna serokatiya xwe de gotî bû ku Rusya alîkariyê de şerê dijî Daişê. Lê desthiladarên Sûriye dibêjin hîn gelek zû ye ka helvesta desthiladariya Trump yê çabe li Sûriye. Di heman demê de ji koalîsyona Kurd û ya Ereban li Bakurê Sûriye de operasyona rizgarkirina Reqayê de dest danin li ser heremekî gelek gireng. Yani bilakis tam tersi bir alî de em bidiyarin em ê biçin tam aliyê Reqayê ve zaten ev ciyekwanê parastin ciyekwanê stratejîk bû me li vir dest xist vir şûnatir jî operasyona me dest pê dike vî mirî de em Rejima Sûriye dibêje her müdahaleyên li Sûriye ku bêzna hikûmetê hatî çêkinin ji bo wan gefe. Di vê de hebûna hêzên Tirkiye ya li Sûriye û aliyên de operasyona Reqayê de ji hene. هێزە سەربازیەکانی سووریای دیموکرات ڕۆژ بە ڕۆژ لە شاری ڕەقە نزیک دەبنەوە بەڵام وەک پامنەری دەنگی ئەمریکا دەڵێت ئەو گوندانەی پێشتر لە تێرۆریستان ئازادکراون هێشتا بە تەواوەتی پارێزراو نین. 16 roj ser operasyona Xezeba Firatê re derbas dibin. Têda ta niha deverek berfere hat rizgarkirin û hejmara gundên ku hatin rizgarkirin gihîşt 41 gundan. Herwiha bîtirî disit çekdarên Daişê jî hatin kuştin. Piştî rizgarkirina bajarokê Tel Esemeniyê stratejîk şervanên Hesedê berê xwedan bajarokê Hezîme yê ku 7 kîlometr başûrî Tel Esemen dikeve. û di navberê wan û bajarê Reqe de tenê 18 kîlometr dimîne. Li gor şervanan operasyon serkeftî pêş dikeve û çekdarên Daişê nikarin li ber xwe bidin û dê êrişa wan dewam bike ta rizgarkirina bajarê Reqa. Em li eniyê şerin li bajarokê Til Esemenê başûr. Em ê bi wir de biçin û piştira berê me li Hezîme û Reqayê.
هێزên Cezîrê jî ji aliyê rojhilat ve ber bi bajarokê Galta diçin. Pêşketin berdewamin û em di helmeta Xezeba Feratê de berdewamin di têkbirina Daişên terorîst li Reqayê. Wekî hercar çekdarên Daişê otomobîlên bombekirî û çandina mayînan bi kar tîne di şer de. Hemî gundên gotên rizgarkirin ji aliyê şervanan da Daeş bi sedan mayîn li ser riyan û di nav malan da diçîne. Ev mayîn dibin metirsî li ser jiyana sîvîlan. Ji bo wê jî grûpên rakirina mayînan berî got xelkê deverê vegerin malên xwe hewl didin got mayînan ji nav malan paqij bikin. Qesedê Quwat Sûrê Demokratîk pêşa dikdare gundar zor dike ama piştî wanan rozî mez kir. Ji ber ku gund hemû moyînkirine em jî car sob moyînan temîz kirin, xaniyan da, penceran da, debî derî da, ser riyan yanî çi esfat be, çi qenal be, çi ew be koprî be moyîn kirine. Hêjaya gotinê got operasyona Xezeba Feratê ji bo rizgarkirina bajarê Reqa ji du qolan ve hat destpêkirin. Bi beşdarbûna 30,000 şervan li ser dirîjahiya 5 kîlometr û ta niha zêdetirî 20 kîlometr meşiyaya û hîn operasyon dewam dike. Piştî rizgarkirina bajarokê Tel Esemên hêzên Sûriya Demokratîk ber bi bajarokê Hezîme ve diçin û şer û pevçûn niha bi dijwarî li wir diqewimin. Mahmûd Balî dengê Amerîka, Bakurî Reqa. Hûn ji bo nûçe û pêzanîn û şahî diçin ku dengê Amerîka em li cihê bûyerê ne nûçeyên giring ji bo we dişopînin. Bi YouTube û Facebook û Twitter'a xwe ya Kirmancî û Soranî. Bernamên siyasî, hunerî û ronakbîrî, bernama Kurd Connection di NRT TV de dikarin li televîzyon û radyoya pişka Kurdiya dengê Amerîka bişopînin û guhdarî bikin. Hemî platformên mîdyayî pişka Kurdiya dengê Amerîka di xizmeta we dane we ciyek rast hilbijartiye. Dengê Amerîka jê dereherî bawer pêkirî. Lê Arlington eyaleta Virginia jî mala pirtûkan ji 100 salî ve heye got gelek pirtûkên entîke di wê de tê dîtin. Ka em berî xwe bidin vê raportê û çîroka vê malê nas bikin. Biz bebisتی دیوارەکانی ماڵی کتێب بە ڕەفەی کتێبەکان داپۆشراون. هەموو ئەو کتێبانەی لەسەر ڕەفەکان ڕیزکراون کۆنن. هاوشێوەی ماڵەکە. مێژووی بڵاوکردنەوەی هەندێکیان دەگەڕێتەوە بۆ سەردەمی شاعیر و نووسەری شانۆی ئینگلیزی ویلیام شەیکسپیر. بەڵام مێژووی ماڵی کتێب لە ساڵی 1968 دەست پێ دەکات. ئەو کاتەی ناتالی 30,000 کتێبی بە $40 ئەمریکی بە مەبەستی خوێندنەوەیان کڕی. ئەم کتێبخانەیە سەرتا بچووک بوو نزیکی 50 ساڵ پێش ئیستا دەستی پێکرد لە شاری ویتن لە ویلایەتی مێریلاند. لەو ماوەیەدا گواسمانەوە بۆ چەند شوێنێکی جیاواز ماوەیەک لە باڵست بوو لە ڤەرجینیا دوجاریش گواسمانەوە بۆ ئێرە بۆ ئارلنتن. ناتالی تەمەنە 84 ساڵ هەموو شتێکی بەباشی بیر نەماوە. بۆی هەندێک جار کە پرسیارمان لێ دەکرد داوای هاوکاری لە کچەکەی دەکرد بۆ ئەوەی شتەکانی بیر بێنێتەوە. بەڵام کۆنترین کتێبەکانی کتێبخانەکەی بەباشی لە بیرە. هەرچەندە نەیویست دەربارەی هەندێکیان قسە بکات لەبەر گرنگی و بەهای ئەو کتێبانە. هیچ کەسێک کۆنترین کتێبی بیر ناچێتەوە کە هەی بووە. تۆ لە فرۆژگایەکی کتێب بوویت بینیت لەسەر کتێبێک نووسراوە 1559. هەر کەسێک بەوەیدا تێپەر ببوو وای زانی بوو ئەوە ژمارەی ڕەفی کتێبەکەیە بەڵام لە ڕاستیدا ئەوە ژمارەی ڕەفەکە نەبوو بەڵکو ساڵی چاپکردنی کتێبەکە بوو ئەو کتێبەکەی بە $5 کڕی. بەڵێ منیش پێشکەشم کرد بە کچەکەم. ناتالی هەرچەندە نازانێت لە ئێستادا چەند کتێب لە کتێبخانەکەیدا هەیە بەڵام دەڵێت لە یەکێک لە قۆناغەکانی ماڵی کتێبدا 80,000 ناونیشانی جۆرا و جۆرمان هەبووە. ئەو زیاتر حەزی لە کتێبی مێژوویە هەر بۆیە بەشی هەرە گەورەی کتێبخانەکەی پێکاتووە لە پەرتووکی مێژووی. دەشڵێت هیچ لەوە خۆشتر نییە پەرتووکێکی گونجاو دەدۆزیتەوە بۆ خوێنەرەکەی. زۆر خۆشە کاتێ پەرتووکێکی گونجاو دەدۆزیتەوە بۆ ئەو کەسەی کە بە دوایدا دەگەڕێت لەو هەستە خۆشتر نییە لەو کارە باشتر نییە لە دنیادا کە کاتەکانت بەو جۆرە بەسەربەری. ناتالی خۆی کتێب بە دراو هەڵوەشاوەکان چاک دەکاتەوە و پێکەوەیان دەنێتەوە. ئەو چێژ لە چاکردنەوەیانە بینێت. ئارەزوم چاکردنەوەی کتێبە دراوەکانە. محەممەد مەجید دەنگی ئەمریکا شاری ئارلنگتن لە ویلایەتی ڤرجینیا. هەڵبەتە لوقمان مەسلەی خوێندنەوەی کتێب بە تایبەتی لێرە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بە نەریتێک بۆ بە بارێکی باو شتێکی باکێش. جا خۆشەویستان تا بەرنامەی داهاتووی کورد کۆنێکشن هەر شاد بن ببینێن خێر و خۆشیە.